بۆ کەمکردنەوەی مەترسیەکانی گروپە چەکداریەکانی ئەو ناوچەیە هێزەکانی پێشمەرگە و هاوپەیمانان ئۆپراسیۆنێکیان لە ناوچەکانی سنووری ناحیەی کۆکس ئەنجامدا و گومان لێکراوێکیان دەستگیر کرد لە ئۆپراسیۆنەکەدا کە هێزەکانی لیوای 5 پیادەی سەر بە وەزارەتی پێشمەرگە و لیوای 16 و فەوجی 3 کۆماندۆ و هێزەکانی ئاسایشی گرمیان و کۆکز و سریەیەکی تاکتیکی پشتیوانی و بەشێک لە هێزەکانی هاوپەیمانان تێیدا بەشدار بوون بە مەبەستی کێوماڵکردنی پاشماوەی چەکدارانی داعش و گروپە چەکداریەکانی دیکەی سنوورەکە بەڕێوەچوو و ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ژمارەیەک چەکدار ڕوویدا و توانرا گومان لێکراوێکیش دەستگیر بکرێت. ئەمڕۆ ئێمە ئەو هێزەمان ئۆپراسیۆنێکمان کرد لە سنووری کوڵەجۆ و دەوروبەریە بۆ زیاتر دڵنیابوون لە بوونی چەکداری داعش یا حەشارگەی داعش بۆ لە سنوورەکە لە کاتی گەڕان و پشکنینە کەسێکی نەناسرا و هاتە ناو ماڵەکانی کوڵەجۆوە ئەو کەسە نەناسراو بوو ئێمە نازانین عنی بڵین سەر بەچی نەبوو بەڵام کە هێزەکانمان تەوقی ئەو ماڵەیان کرد کە چون ئەو نەفەرە تەقەی کرد لەگەڵ تەقەکردنا هێز ئێمەش تەقیان لێکرد و بەڵام نەفەرەکە دەرچوو گومانەکەین لە ناو چەمی کوڵەجۆوە دەرچوو بێ. ئەمە وەکو هێزی پێشمەرگەی کوردستان لیوای 5 پیادەی شارە زۆر حرەز بووین لە سەربان لە مەقڕ لیوای خۆمان چەکدارێک هات بە کڵاشکۆف تەقەی کرد دیارە ئەمە تاکتیک و پلانە هێزەکانمان لە ئۆپراسیۆنن ئەوەی ئێستا گەڕانەوە هێزەکانمان گەڕاوە بۆ ئێرە ئیتر چەکدارەکەی ئمە بەربەچمان داوە کە بەبەچمان داوە تا ئێستا گمە و دییان وڵی ئێمە بە مەزانی خۆمان یەک نەفەرمان بین تەقەی کرد بەس وەکو ئەڵێن 3 نەفەر بوون من خۆم مەخزانەکەمەوە تا بەتا لە مەخزانێکم لێداوە. لە ئێستادا سنوورەکانی هەرێمی کوردستان بەڕووی عێراقدا لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە پارێزراوە و دانیشتوانی گوندەکانی سنوورەکە دەڵێن چەکدارانی داعش ناتوانن بێنە ئەم گوندانە چونکە خۆیان بەرگری لە ناوچەکانیان دەکەن و ڕێگە نادەن لە گوندەکانیان نزیک ببنەوە. کاگەگیا من ماڵمان لەم سیرەیە نەختە لەولاترۆ وەختێ بێت تەقاعاتمە دەشتۆ وتم چیە وتیان داعشاتە ئاواییوە وەختێک هاتین سێرگەن خواتی پێشمەرگە و ئاسایش لێرە بوونێت من خۆمش چەکدارم پۆلیسم لەورە کردمە چەکێکەوە هاتمەوە من تقمانەکەشی کرد خوار و خانەکانمە هیچمان نەدی تاوسە هیچمان نەدی و قوتێ زۆر شالەیرە بڕۆژ ناکەم داعش بتوێنە بێتە گوندی ئێمەوە ئێمە هەمومان چەکداری ڕەنگە لە چەمەکۆ لەو ناوەوە بێت و نییە لە منتقە هیچمان نەدیە ئەڵێن تەقە لەو ماڵەوە کراوە من لە ماڵی بیمە ئەوە مناڵەکانم لێرە ئەوە سیارەکانە و خەریک ئالکانەدە سیارەکە خێزانش گشتی ها لە ماڵە هیچمان نەبینی ئێمە نەتەقەم بیستوە احتمال هەیە من خۆیان یعنی لەبین خۆیانە چونکەم دووسێ مەجموعان ئەمانە ئەو تەقەی کوردیوە خەوری لە ئەمنێ ینی شتەکە هەڵەیەک ڕووی داوە. پاشماوەی چەکدارانی داعش ناو بەناو لە سنوورەکانی ژێردەسەڵاتی سوپای عێراق و ئەو ناوچانەی بۆشایی ئەمنیان تێدا هەیە جم و جۆڵەکانیان دەست پێ دەکەنەوە و هێرشی چەکداری دەکەنە سەر سوپای عێراق لە دوایین چالاکیشیاندا شەوی ڕابردوو لە سنووری شێخباوە هێرشیان کردە سەر سوپای عێراق و هێرشەکەشیان کوژراوێک و 2 برینداری لێکەوتەوە. هاوار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی کۆکس لە دەڤەری گەرمیان.